لەوێ ئەنجامدرا زانەریمان بەرێ لەسەر دۆخی ئێستای سێ سادق چی هەیە چیە گوزەرێت؟ بەڵێ دیاریم کاتت باش ئێستا ڕۆژی سێ سادق خرامە ڕۆژی خۆپیشاندانێک گوتبوونەوەیکی وا ئەنجام نەدراوە تەنها لە بەیانی کۆمەڵێک لە گەنجان و هاوڵاتیانی قەزاکە لە ناوڕاستی بازار بۆ ماوەی چەند خولێکێک گوتبوونەوەیکیان ئەنجامدا و بەڵام بەزووی لەلایەن هێزەمنیەکانەوە بڵاویان پێکرا بەڵام ئەمەوەی ئاماژەی پێ بکەم دیاری لە قەزای شارە زۆر ئەمڕۆ تارتیبی کاتژمێرێکی نیوەڕۆ خۆپیشاندان و گوتبوونەوە بەردەوام بوو لەسەر لە بەیانی مامۆستایان و فەرمانبەران بە شێوەیەکی ئاسایی وەک ڕۆژانی پێشووتر گوتبوونەوەیکیان ئەنجامدا دوایەوە ژمارەیەک لە هاوڵاتیان و گەنجانی قەزاکە ڕێڕەوی خۆپیشاندانەکان گۆڕی بەرەو بارەکەی حیزب و لایەنە سیاسیەکانیەوێ چوونە سەر بارەکەی پارتی دیموکراتی کوردستان هەرچەندە ئەو بارەکە لە شەوی ڕابردووە چۆڵ کرا و ئێستا هێزی ئەمنی و ئاسایش دەیپارێزێت دوای کۆمەڵێک بەردیان کردە بارەکەکە لەلایەن هێزەمنیەکانەوە بڵاویان پێکرا ڕێڕەوی خۆپیشاندانەکە جارێکی ئاڕاستەی بەرەو بارەکەی حیزبی یەکگرتووی ئیسلامی گۆڕی لەوێ کۆمەڵێک بەردیان کرد ئەو بینای یەکگرتووی ئیسلامی داوایان کردەکە بەدەستانیەوێ کە ئاڵاو تابلوی بارەکەکە بێنە خوارەوە بۆەوەی زەرۆزیانی زیاتر بە بیناکە نەگەێنرێت دوایەوەی کە ئاڵای ئەو لایەنانە هێندایە خوارەوە بە یەکگرتووی ئیسلامی هێندایە خوارەوە بە هەمان شێوەی بارەکەی یەکگرتووی ئیسلامی ئاڵای بارەکەی زوتنەوەی گۆڕان و حیزبی شوێژی و سۆسیالیست و یەکێتی و کۆمەڵی ئیسلامیش هێندایە خوارەوە بەڵام لە بارەکەی کۆمەڵی ئیسلامی توزیژی تۆزێک زیاتری بەخۆی بینی بارەکەی کۆمەڵی ئیسلامی زەرۆزیانێکی زۆری پێگەشتووە سەرجەم پەنجەرە و دەرگاکانیە بۆ لێرەم توندوتیژە ڕوویە لە بەردەم بارەکەی کۆمەڵە دیاری هۆکارەکەی دیار نییە چونکە هەرچەندە هیچ کاردانەوەیکیان نەبوو ئەو خەڵکی کە لەناو بارەکەی کۆمەڵی ئیسلامی بوون بەڵام دیار بوو لەوێ ژماری خۆپیشاندەران زۆر زیاتر بوون و لەوێ دەستیان کرد بە سوتاندنی پایە و ناوجەرگەی بازار بوو لەوێ خۆپیشاندەران زیاتر حەماسەتیان جوڵاو هەروە دیاری ئاماژە بۆ بکەم ئێوارەی ئەمڕۆ با بڵێن دەوری کاتژمێر 6 حیزب و لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیکیان ئەنجامدا لەگەڵ قایمقامێت و لیژنەی ئەمنی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە داواکەن کە ئەگەر هاتوو بینە یاخود ڕۆژانی ئایندە خۆپیشاندان کرا ئەندام و لایەنگرانی حیزبە سیاسیەکان بە هیچ شێوەیەک بەشداریتیان نەکەن و لیژنەی ئەمنی بە تەواوەتی بیناو بارەکەی حیزبە سیاسیەکان پارێزێ بۆەوەی حاڵەتی ناسایی تیاڕانە گەێنراوە بۆ نمونە وەک هەنگاو باسی کردوتی لێ بڕیاردراوە لە کاتژمێر حوتێوارە تادەی بەیانی ئۆتۆمبیل لە دەرەوە نێتەناوە هەروەها بۆ نمونە شوێنە گشتەکان کافتریا و گازینۆ ئەوانە شەوانە دابخرێن لەم بڕیارانە دراوە؟ نەخێر هیچ بڕیارێکی وا نەدراوە تەنهاوە نەبێت کە داواکراوە لە حیزب و لایەنە سیاسیەکان لە ڕێگەی خۆیانەوە داوا بکەن لە ئەندام و کادیرانیان بەشداری خۆپیشاندانان نەکەن بۆ ئەوەی ڕەوشەکەی هێمن بێتەوە و ڕەوش قەزاکات باش عومەر بەگشتی لەوتەی خۆپیشاندان هەیە لە قەزای سێ سادقە تا ئێستا چەند کەس بریندار بوون و چەند کوژراو هەیە بریندارەکان هەمویان ڕۆشتونەتەوە بۆ ماڵەوە واتە تەندروستیان باشە چارەسەر کراون بەڵێ دیاری ئەوەی ئامارانی کە ئەم ڕۆی مەسەل لە بەیانی وەرمانگرتووە تاکو با بڵێن بۆی خۆپیشاندانەکانی دوێنێوە 34 کەس گەێنراوەتەوە نەخۆشخانە هیچ کوژراوێکمان نییە سەرجەم بریندارانیش نەخۆشخانەیان جێشتۆ چونکە سەرجەم برینداران بەهۆی بەردەوە بووە ینی هیچ بریندێکی وایان نەبوو کە پێویست بەوە بکات لە نەخۆشخانە بمێنەوە باش ئەو بارگانی پارتی دیموکراتی کوردستان ئێستا ئاسایش دانپارێزێت کادر و ئەندامەکانی پارتی دیموکراتی کوردستان یان با بڵین پاسەوانەکانی پارتی دیموکراتی کوردستان هەر لەو شوێنن یاخود چۆڵیان کردو بە تاوەتی ڕادستی هێزە ئەمنیەکان و هێزەکانی ئاسایشیان کردووە نەخێر هیچ ئەندام و کادرێکی پارتی لەناو ئەو بارگەیانە نین لە شەوی ڕابردووە سەرجەمیان سۆڵکراون ئێستا هیچی ئەمنی و ئاسایش و پۆلیس دەیپارێزێت بۆ دیاری ئەمەیە ئاماژە بۆ بکەم لە قەزای شارە زۆر جیاواز لە ناوچەکانی تر لە نێو بارەکەی سەرجەم حیزبەکان هێزی پۆلیس و ئاسایشی لێیە بۆەوەی لە حاڵەتێکی نەخوازرا و خۆپیشاندان ڕوو بداتەوە ئەوان لە هەر بارەگایەک چەند پۆلیسێکی تێدادانراوە بۆ پارێزگاریکردن لە بارەگاکان بڵێ مەرفەتاح سپاس بۆ زانیاریەکانت دەچمەوە لە